بەرەزان دووبارە سڵاتان لەبێت کاک شێخ هەوریجان بەر لە پشۆکە من لە هەڵوێستی کاک حەمەد پرسی کە لە ساڵی 1990 ئەم پیاوە تەسلیمی حیجی بەحسە بێت هۆکاری تەسلیم بوونی کاکە حەمە لەو ڕۆژگارە پەیوەندی بە چیەوە بوو؟ پێم باشە پێشەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە باسی شۆڕشی نوێ و دروستبوونی پێشمەرگایەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانیە بکەم تیپی 29 کەڵکەسما پێم خۆش وەکو باسم کرد لە سەرەتاوە ئێمە لەگەڵ شەید عەلی عەسکەری پەیوەندیمان نەپچڕاوە هەر و نوێنەریشمان هەبوو لە بیناو لە ئێرانەوە هاتوونەوە چوونەوە بۆ ئێران وانە بۆ نمونە دوو کەس لەوانەی کە هاتوونەوە لەگەڵ کاکە حەمەی مامەڕەزا و حەقەکانە کۆبوونیان کردوت لە لای شەید عەلی عەسکەری و ئەوانەوە بۆ نمونەیەکیان نەجمەدین قادرە ئێستا لە کەرکووکە و لە مەڵبەندی کەرکووشیش پلەی هەیە و دەوامەکە و لە ئیدارەی ئەوەیە یەکێکیان ئەحمەدی عەلیاغا خەڵکی منتیقەی شوانە ئەویش گوندی قوليباک ئەویش کە پێشمەرگەی ئەیلولیش بووە ئەویش یەکێکە لەوانەی کە لە ئێران بوو هاتوۆتەوە و کۆبوونەوەی کردو و بەرنامەمان داڕشتووە لەگەڵ شۆڕشی نوێیە بۆ هاتنەوەی شەید عەلی عەسکەری وان و ئەمانە ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانیەوە پەیوەندیمان بە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیەوە هەوە بە تایبەتی بە شەید عەلی عەسکەریەوە و لە مەفرەزە سەرەتایەکانیش لە کوڕە حەقەکان لە مەفرەزە سەرەتایەکانەوە دەست بەکار بوون بۆ نمونە یەکێک لەوانە کە بە تەمەنێکی زۆر گەورەوە محەممەدی مام عەبدوڵڵای مارێف حەمەی مام عەبدوڵڵای پێڵێن خەڵکی گوندی کەڵکەسماقە وەکو حەقەیەک چووە بۆ لای شەید عەلی عەسکەری مام ئەحمەدی سێکانیان کە یەکێکە لە بەتەمەنەکان ئەوانە چون بۆ لای شەید عەلی عەسکەری شەید سەلام کوێرەکانی کە ئەوە بە ناوی حەقە و مامەڕەزایەکانەوە چوو بۆ لای شەید عەلی عەسکەری و کۆمەڵێکی تریش هەبوون کە پێویست ناکات لێرە ناوێن بێنی ناوەکان زۆرن و ناوی یەکێکنێنی و ناوی دوانبێنی خۆش نێ بەڵام نمونەیە لە ناوەکان ئەگەر وەڵامی پرسیار هەمووشی شەید بوون ئەوانە بەڵێ ئێمە درێژەمان بە خەبات داوە تاکو ساڵی 86 کە ڕژێمی عێراقی کەوتە ڕێگرتنی با بڵێن جادەی دێهاتەکان و گفت و گۆکردن تەواو بوو کۆتایی پێهاتی 1970 و ئەمانە کورد کەوتە قۆناغێکی ترەوە هەم بەهۆی شەڕی ئێرانی عێراقیەوە و هەم بەهۆی تێکچوونەوەی گفت و گۆ لەگەڵ ڕژێمی عێراقی و پسڕانی گفت و گۆکان کەوتە قۆناغێکی ترەوە ڕێی دەیەکان گیرە یەکێک لە گوندەکانی کە لە 24 دەی 86 تۆپباران کرا گوندی کەڵکەسماق بوو کە خانەقای کەڵکەسماق و مەڵبەندی حەقەکان بوو و مامەڕەزایەکان بوو با بڵین ئێمە گوندەکەمان چۆڵ کرد و خانەقا و هەمومان ڕۆشتین بۆ دەشتی کۆیە با بڵین بۆ گوندی ئیلەڵا و قوزڵ و ئەو ناوە و تا چوینە ناحەی شوان لای تیای خاڵخاڵان گوندێکی لێ چوخلیتی پێڵێن سەر بە منتیقەی شوان و ئاغجەلەرە لەو ناوچەیە ماڵی کاکە حەمەی مامەڕەزا و خانەقا و هەمومان چوینەوێ چیمان هەبوو فەوتا و خانەقاکە حکومەت گرتی و کەسی تیانەما و گوندەکە ڕوخە ئێمە وەکو مامەڕەزایەکان و کاکە حەمەی مامەڕەزا بڕیارماندا کە نەچینە ناو ڕژێمی عێراقی و ئەو لە ژێر سێبەری شۆڕش و ناوچە ئازاد کراوەکانە بمێنینەوە و بیرمان لەوە کردەوە چۆن خۆمان چەکدار بکەین تیپێکمان کردەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و بەندە دیاری کرا بۆ سەرپەرشتی ئەو تیپە و لەگەڵ جەناوی مامجەلال قسەم کرد و مامجەلال زۆر پێی باش بوو زۆریشی پێخۆش بوو چەک و تەقەمەنی بۆ دابین کردین و ئێمەش دەستمان کرد بە کردنەوەی تیپەکە لە 86 بووین بە پێشمەرگە لە ساڵی 86 بەڵام لە ساڵی 87 تیپەکەمان تەشکیل کرد تیپەکە دەست بەکار بوو سەر بە مەڵبەندی دوی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئێمە هەمیشە خۆمان لە ریزەکانی شۆڕش و پێشمەرگایەتیا بینیوێتەوە بەڵام ئەم جاریان بە پێچەوانەی ڕئیس عەشیرەت و خەڵکەکانی کە چوون چەکداریانە کرد بۆ ڕژێم ئێمە بڕیاری چاکەڵگرتنماندا و لە باتی ئەوەی فەوجێک بکەینەوە یا دوو فەوج بکەینەوە بۆ ڕژێمی عێراق و دژی گەلەکەی خۆمان بوەستینەوە تیپێکی پێشمەرگەمان کردەوە و شانازیشی پێوە دەکەین ئەیکەواتە بۆچی لە ساڵی 90 کاکە حەمەد تەسلیمی حیزبی بەحسە بێت بەڵێ
وردە وردە دەستمان پێکرد و لە چارێکەکان یەکێتی نیشتمانی و لە شەڕی گەورەی ئەنفال و ماڵوێرانی و لە هەمووی بەشدار بووین و لە 26 دووی 1970ەوە تاکو هەشتی سیوێکی هەشتی 1970 تیپی 29 کەڵکەسماق لە چل شەی زیاتری هەیە. یعنی لە ماوەی شەژمانجێکە تیپی 29 کەڵکەسماق لە چل شەی زیاتری هەیە. ئێمە ژۆکو هەموو کورد چوینە ئێران و لەوێ ماینەوە تاکو ساڵی 90 من بۆ خۆم ساڵی 1970 لە دەورە بووم، دەورەی گەیلان غەرب، دەورەی فەرماندەیی کەیەکێتی نیشتمانی دەورەیە کردەوە بۆ هێزەکانی و بۆ پێشمەرگەکانی و بۆ فەرماندەکانی. منێکێک بووم لەوانەی کە لە تیپی خۆمان وەکو فەرماندە چوون بۆ دەورەی فەرماندەیی. کاتی هاتمەوە تیپەکەمان لە بلەچێ دەوامێ کرد و مەڵبەندی دوو تیپەکانی هەمووی لە بلەچێ بوون لەگەڵ قادری حاجی عەلی و مەڵبەندی دوویە تۆزێ کێشەیان دروست بوو، بەڵام گەیشتە ئەوەی سەنگەل لە یەکتری بگرین. تاعی تیپی 29 و مەڵبەندی دوو یەکێتی نیشتمانی گەیشتە ئەوەی سەنگەل لە یەکتری بگرن. دوای ئەمە هۆکار بوو بۆ ئەوەی کە دوای ئەو وەزا هێور کرایەوە و هاتو چوە کرا بۆ لای کاکە حەمەی مامەڕەزا و قسەی تیاکرا و ئەمانە وەک خۆی مایەوە هاوکاریەکانی کاکە حەمەی مامەڕەزا کەم کرایەوە و وەکو پێویست یارمەتی نادرا، وەکو پێویست لێ ناپرسرایەوە، وەکو سەرەتا نەبوو تا گەیشتە ئەوەی کاکە حەمەی مامەڕەزا بڕیاریدا بێتەوە بۆ عێراق. یعنی لە ماڵی خۆمان دانیشتین بڕیاری ئەوەی دا کە ئەدام بکرێ باشترە لەوەی کە یەکێک لەگەڵ یابی کە حسابت بۆ نەکا کە بەڵام کەی گەیشتە ئەو ئاستا کە کاکە حەمەی مامەڕەزا لەگەڵ برادرانی مەکتەبی سیاسی دانیشت لە قاسمەڕەش خۆم لە خزمەتیا بووم، گەیشتە ئەوەی پێی وترا کوڕەکەی تۆ سەرتیپە و کوڕی فڵانکەس و فڵانکە سەرتیپن، ئێوە عەشایرن، ئامیر فەوجی خەفیفە بوونایە و مەفرەزە خاسە بوونایە و لەگەڵمان سەرتیپن، ئێمە بە یەک چاو سەیرتان نەکەین. یعنی کە گەیشتە ئەوەی شۆڕشی کورد و قیادەی کورد وا بە کەسێکی ڕابەری بزوتنەوەیەک و پێشمەرگەی ئەنفال و هەموو نەهامەتیەکانی کورد کە بەشداری بووە وا بوترێ کەواتە ئێوە نیگەران بوون لە شۆڕش. بۆیە بەڵێ ئێمە زۆر نیگەران بووین لە شۆڕش و ئەوە نیگەرانی گەورەشی لێکەوتەوە. ئێمە هاتینەوە و کاکە حەمەی مامەڕەزا بوو ئەوەش نەهاتەوە کە لێرە حکومەتی عێراقی وا بە ئاسانی وازی لێبێنێ و دابنیشێت، بەڵام لەگەڵ ئەوەشە کاکە حەمەی مامەڕەزا کە هاتەوە زۆر داوای هەبوو لە حکومەتی عێراقی. بۆ نمونەیەکێک لەو داوایانە کە ئەبێت 2000 پارچە ئەرزی بداتێ کۆمەلگایەکی تایبەتی دروست بکە لە سنووری پیرەمەگرون لە پاڵ کۆمەلگای پیرەمەگرونە. ئەمەش بەلای ڕژێمی بەعسی ئەو کاوتەوە شۆڕشێک بوو کە کورد هیچی بەدەستەوە نەما و ئەنفال کراوە و ڕۆیوە و کەسێکە بێ بتوانێت مەرجی لەسەردا بنێ. کاکە حەمەی مامەڕەزا هەمان شۆڕشی کردوتەوە لێرەش، بەڵام حکومەت ئەمان بۆ نەکرد. بەڵام حکومەت ئەمەشیان وت تەنانەت ئێستاش کە هەرێمی کوردستانە ئێمە ئەرزمان وەرنەگرتووە لەوێ. زۆر باشە کاک شێخاوڕێ، ئەمەوێ پرسیار لەوە بکەم بەڕێز کاک نەشوە مستەفا لە راپەڕیندا نامەیەک بۆ کاکە حەمەی باوتانە نێرێ بۆ ئەوەی کە حەقەکان هاوکاری شۆڕش و ڕاپەڕین بکەن. ئایا هەڵوێستی باو کرد لەو کاتێ هەڵوێستی ئێوەکو حەقە چی بوو؟ چی وەڵامێک بۆ نامەکەی کاک نەشوە؟ ئێمە وەکو خۆمان وەکو خانەقای کەڵکەسماق و حەقەکان کاکە حەمەی مامەڕەزا بڕیاریدا بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانیە ئیش نەکاتەوە سەربەخۆ وەکو بزوتنەوەی حەقە کۆمەڵێک دروست بکە بۆ ڕاپەڕین یا بۆ چەکداری. دوای ڕاپەڕینی بەسەرهات بۆ چەکداری. بۆ نمونەیەکێک من لەوانە بووم پەیوەندی بە چەند کەسی حەقەوە کردووە مەفرەزە دروستکردن و چەکپیاکردن و ئەمانە، بەڵام کە ڕاپەڕین بەسەرهات بیرێکی ترمان کردەوە بەهۆی ئەو نامەی کە جەنابیشت پرسیارەکەیت و ئەڵی کاک نەوشیروان خۆی بە شخصی نامەی نەناردووە لە مقابلێکی منە لێڤین کە مقابلەی کردم گۆڤاری لێڤین گۆڕیوێتی بە نامەی کاک نەوشیروان بە هەڵە گۆڕیوێتی نامەی کاک عەبدولکەریم حاجی بوو، بەڵام ناوەرۆکەکەی بە ناوی کاک نەوشیروانەوە نووسی بووی کە لەگەڵ کاک نەوشیروان ڕاوێژمان کردو و کاک نەوشیروان داوای کردووە کە کاک حەمەی مامەڕەزا ئاش بێتەوە لەگەڵیانە و چونکە ئەوەی کە پێی وت لە مەکتەبی سیاسی کاک نەوشیروان بووتی. بەڵێ لەبەر ئەوە
کاک عەبدولکەریم نامەکەی بە ناوی کاک نەوشیروانەوە کە خۆی ئیمزای کردبوو کاک عەبدولکەریم کە لەگەڵ کاک نەوشیروان ڕاوێژمان کردووە بەو نەسە نامەکەی تیانشی بەداخەوە نامەکە فەوتا لە ترسی ڕژەم نەمانوێرا لە شوێنێکدام نابوو ئەو شوێنە ڕووخاو ژێرکەوت نەماوە نامەکە کاک عەبدولکەریم حاجی بە ناوی ئەوە نووسیبووی نەسەن تایەتی ئەڵێ جەنابی کاکە حەمید مامەڕەزا وەکو مەکتەبی سیاسی ئیمزاکەی ئەخوات و لە جیاتی مۆری مەکتەبی سیاسی ئیمزای ئەوە خوات لەبەر ئەوە ئێمەش دانیشتین کۆبوونەوەیەکمان کرد لە ناو خۆمانە و لەگەڵ کۆمەڵی حەقی تریش بڕیارماندا بەجیا هیچ نەکەین بۆی لە شۆڕشی کورد دانەبڕین وەکو هەمیشە دانەبراوین ئەگەر حیزب و گروپمان دروست کردایە لە سەردەمی مامەڕەزایە دروستە کرا و لە سەردەمی شۆڕشی ئەیلولا بۆ نمونە ئەبووینە باڵێک لە حیزبی شوعی یا ئەبووینە حیزبی شوعی کوردستانی شتی وامان نەکردوێتەوە ئێستاش من پەیڕە و پرۆگرامی حیزبم لایە و حازرە بەڵام بە قەناعەتی هەموو حەقەکان و مامەڕزایەکان ئێمە حیزب نەکەینەوە و حیزب دروست نەکەین تەنانەت بۆ سنتەرێکیش ڕێگە نادەن کە ئێمە وەکو حەقە سنتەر دواتر باسی سنتەرەکەکەین هەڵوێستی برادرانی پارتی لە کاتی نیگەرانی ئەوە لە یەکێتیا چی بوو ئایا هەوڵیان نیان نزیک بنەوە لەیان بۆ نمونە کەسایەتیشی وەکو کارکتەرێکی سیاسی وەکو عارف تەیفور لە نێو پارتی دیموکراتە حەقەیە ئەو هیچ هەوڵی نەیە مەسەلەن لە ڕێگەی چۆزی حەقایەتی و سەر بە ڕێبازێکن ئیش لەسەر ئەو نیگەرانێنی ئێوە بکە لەگەڵ یەکێتی پارتی وەکو زۆر بەزەقی هەوڵی نەداوە بۆ شێوەی ئەوە بەڵام ناڕاستە خۆ هەڵی داوە بەڵام ئێمە لە بەرەوەی لەگەڵ شۆڕشی نوێ من باسم کرد پێشتر کەوتم لە مانجی 2/8 تا مانجی 8/8 چل شەید زیاتری هەیە تیپی 29 کەڵکە سماق کە ئێستا پێشمەرگەمان هەیە پارچە ئەرزەی وەرنەگرتو هێشتا شەیدمان هەیە پارچە ئەرزەی وەرنەگرتووە لەم کوردستانەیە و ئەرزەی نییە لەبەر ئەوە ئێمە کاتی خۆی ڕووبارێک خوێنمان تێکەڵاوی ڕووبارێک خوێنی یەکێتی نیشتیمانی کرد لەبەر ئەوە نەمانتوانی لە یەکێتی جیابینەوە و بڕیارماندا لەگەڵ یەکێتی نیشتیمانی بمێنینەوە بۆیە پارتیش بەو زەقێ نەیتوانەوە بەڵام ناڕاستە و خۆ زۆر جار هەوڵی داوە بەڵام بەلایەنی دۆستایەتی پارتی ئێستاش دۆستایەتی خانەقای کەڵکە سماق و شەدەڵە و هەموو لایەکمانەکە و ئەو دۆستایەتیە وەکو تەریقەت و ڕێبازی نەقشبەندی و وەکو خانەقای کەڵکە سماق و بارزان وەکو خانەقای کەڵکە سماق و شەدەڵە لەو قاڵبەیە خۆی بینێتەوە نەک وەکو پارتی بەڵام خۆ حەقەیەتی تەنیا لە ناوێکێتی کۆ نەبووتەوە حەقەیەتی بەشێکی زۆری لە یەکێتی نیشتیمانی نیگەرانە حەقەیەتی لە ناو سۆشیالیستەتی لە ناو یەکگرتووی ئیسلامی بگرە لە سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی حەقەیەتیایە لە شوعی هەمانە وەکو خۆی ماوەتەوە لە ناو شوعی و ماوەتەوە لە پارتی دیموکراتی کوردستانیش هەمانە و بۆ نمونە کاک عارف تەیفور خۆی بە سەرکردایەتی پارتی دەزانێ و خۆی بە یەکێکیش لە حەقەکان نەزانێ بۆ نمونە لە ناوچەی شوان خەڵکمان هەیە لە عەشیرەتی شوان پارتیە و خۆی بە حەقەشە زانێ و جوێڕایەڵی حەقەشە و هەموو ئیش و کارەکانی حەقەشکەوەی پێ بسپێری زۆر بە جوانی جێبەجێیەکات باشە کاک شێخ ببوورە ڕاتەگرم لە سەردەمی کاکە حەمەی باوکتان ساڵی 1993 حەقەکان ئەنجومەنێکی سەرپەرشتیاری دروستەکەن بۆ بەڕێوەبردنی کاروبارەکانی حەق کە لە 5 کەس پێگێت ئایا ئەو کەسانی چێ بوون و کاری ئەم ئەنجومەنە چی بوو لە ساڵی 93 کە ئەنجومەنێک دروست کرا لە ژێر چاودێری و بە بەشداری حەقەکان لە ژێر چاوداری کاکە حەمەی مامەڕەزا و بە بەشداری حەقەکان ڕاستە ئەنجومەنێک دروست کرا کە کەسایەتی وەکو شێخە ناودەکانی کاک مستەفا عەسکەری و کاک عەبدولکەریم حاجی و شاڵاوی شێد عەلی ئەسکەری و ئەمانەی تیا بووە لە سەرەتا ئەنجومەنێک دروست کرا کە لە چەند کوڕە حەقەیەک و کوڕە شێخێک کە کاک شاڵاو وەکو شێخ هەڵبژێردرا بەڵام کوڕە حەقەکان یەکێک لەوانە با بڵێن عارف عەبدوڵڵا تۆربەی بوو کە ناسراو بە عارفی تۆربەیی و یەکێک لەوانە مامبرایم بوو کە پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە تیپی 29 کەڵکە سماق زۆر ماوەتەوە ئەمانە بوون بە ئەنجومەنی حەقە 5 کەس بوون شاڵاوی کاک عەلی ئەسکەری ئەو مامبرایم با بڵێن عارف تۆربەیی دکتۆر محەممەد ئەویش یەکێک بۆ لە کوڕە حەقەکان ئەمانە بوون بە ئەنجومەنی حەقە مامۆستا نەعمان کە خەڵکی قەزای دووکانە
کوڕی عومەری خەیاڵی پێڵێن ئەمانە بوون بە ئەنجومەنی حەقە کە بوون بە ئەنجومەنی حەقە طبعاً ئێمە وەکو حەقە و خانەقای کەڵگەسماق و کاک حەمەی مامەڕەزا ئەوانەمان بە کوڕە حەقە و سۆفی مرید و ئەوە زانیوە هەر لە یەکەم دانیشتن و دووەم دانیشتنی ئەنجومەنەکەەوە کاک شەڵاو بەشداری نەکرد کە دیارە خۆی لەو ئاستەیە نەبینیوێتەوە لەگەڵ ئەو ئەنجومەنەیە ئیش بکات یا نەیتوانیوە بەشداری بکات لەبەر ئیشوکاری حیزبایەتی و ئەمانە بەشداری نەکرد بەڵام کاک عەبدولکەریم حاجی هەر لە سەرەتاوە نزیک بوو لەو ئەنجومەنە ئەو ئەنجومەنە دوای وەفاتی کاکە حەما ئەنجومەنەکە گۆڕانکاریشی لێ بەسەر هات لە کەڵگەسماق هەمیسان هەڵبژارنێکرا بەهۆی ئەوەی یەکێک لە ئەندامەکانی سەفەری دەرەوەی کرد و کە ئێستاش لە دەرەوەی مامۆستا نەعمان نەگەڕاوەتەوە بە ماڵ و مناڵەوە لە دەرەوەی وڵاتە گۆڕانیشی بەسەر هات و یەکێکی تر بوو بە ئەنجومەن لە احتیاتەکان باڵین یەکێک لەوانە مامۆستا عوسمان بووە و ئەنجومەنێکی تریش هاتە پێشەوە کە کاک شاڵاو نەهات بوو تا ئەو کاتە هەر جێگەی کاک شاڵاو مابوو بۆ ئەوەی لەگەڵ ئەنجومەنەکە وەکو ئەنجومەن حسابی بۆ کرا هەرچەندە بەشداری کۆبوونەوەکان و ئیشوکارەکانیشی ناکرد برادریشی هەڵبژێدرا شێخ کەریم کوڕی شێخ حەمەدەمینی کوڕی شێخ تایری شێخ حەمەدەمینی مەڵحەیە کە شێخ حەمەدەمین کەسایەتیەکی ناسراوی دیاری ناو بزوتنەوەی حەقە بوو لە کۆمار مەهاباد لێپرسراوی برایانی حەقە بووە کە بەشداریان کردو برایانی مامەڕەزایی پێنج ئەنجومەن هەڵبژێردرا بەڵام وەکو شێخا و ڕێ و لە سەردەمی کاکە حەمەیە خۆم سەرپەرشتی ئەنجومەنەکەمە کرد بەشداری بووم لە هەموو کۆبوونەوەکان بەڵام دوای کاکە حەمە تەبعاً لەژێر چاودێری خۆما بووە بەڵام هەر لە سەرەتاوە ئەنجومەنەکە با بڵێن لاوازێکی پێوە دیار بووە چۆن لاوازێکی پێوە دیار بووە داهاتێکی بوو لە یەکێتی نیشتیمانی ناوە بە تایبەتی لە سکرتێری یەکێتی نیشتیمانی مامجەلال تەبعاً ئەمڕۆ هەموو شتێک بە داهات و بە ئیمکانێت و بە دارایی ئەڕوا بەڕێوە ئابووریت باش نەبێت ناتوانانی ئیشوکارەکان جێبەجێ بکەیت تا گەیشتە ساڵی 2009 ئەم ئەنجومەنە لە دانیشتنێکە گوای لە خانەقای کەڵگەسماق عاجزن بەهۆی ئەوەی کە شێخاوڕێ بە تایبەتی التیزام بە کاک عەبدولکەریمەوە ناکە و التیزام بە قسەی ئەوانەوە ناکە خۆیان لە خانەقای کەڵگەسماق عاجز کرد بەڵام مەسەلەکە ئەوە نەبوو لەسەر پارە و ئەوە و لەسەر حیزبایەتی بوو لەسەر ئەوەی کە ئەوان پەیوەندیان بە یەکێتی نیشتیمانی و کاک عەبدولکەریمەوە بووە ناڵم وەکو دەستگای زانیاری لەسەر ناو حەقە ئیشیان کردووە بەڵام وەکو دەستگایەکی حیزبی ئەو ئەنجومەنە ئێستا دەرەکەوێت وەکو دەستگایەکی حیزبی لە ناو خانەقای کەڵگەسماق و حەقەیەتیە لە ناو جەماوری مامەڕەزاییە ئیشیان کردووە ئیشیان بۆ خۆیان کردووە ئیشیان بۆ بزوتنەوەی حەقە و مامەڕەزایەتی نەکردووە بەڵام تۆ بەدەر لە گلەیت لە حیزبەکان و لایەنە سیاسیەکان خۆت لە دیدارێکە ئاماژە بەوە کردووە کە بە درێژایی تەمەنی 16 ساڵی دوای ڕاپەڕین هەمومان واتە باسی هەمووتان بە ئەنجومەنی حەقەشەوە لە ئاست داخوازی و چاوەڕوانی جەماوەری حەقانە بوون ینی بەدەر لەوەی کە کەم تەرخەمی لایەنە سیاسیەکانەوە هەبوو جۆرێک لە کاری حیزبی تیاکراوە خۆشتان کەم تەرخەمون لەو بارەوە ئەمە خۆت ئاعترافت بۆمە کردو بەڵێ لە ڕووی سیاسیەوە با بڵین لە ڕووی لایەنە سیاسیەکانە و کە ئێمە بەشداری شۆڕشی کوردمان کردووە گلەی زۆرمان هەبووە بە تایبەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت لە شاخ بنە ماڵەیەک بێ کەسێک بێ گروپێک بێ کە بەشداری هەموو ناخۆشی و زەحمەتەکانی گەلەکەی بکە ئایا بۆ لە ئاوەدانکردنەوەی وڵاتەکەیە بۆ پشتی بەرنەکەوێ بۆ نمونە تا ئێستا خانەقای کەڵگەسماق لە هەموو قۆناغەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و عێراقا ئەندام پەرلەمانێکی بۆ نانەندراوە لە سەرەتایە کاک شەڵاو ئەندامی پەرلەمان بووە کاک عەبدولکەریم ئەندامی پەرلەمان بووە وەکو حەقە دایان نەناوە وەکو یەکێتی نیشتیمانی دایان ناوە و ئەویش خۆی وەکو کوڕە حەقەیەک حساب نەکردووە لە ناو یەکێتی نیشتیمانیدا کە ئەنجومەنی حەقە بێت وتێتی من یەکێتی نیشتیمانی و حیزبایەتی و ماندووبوونی خۆم منیگەیاندۆتە ئەو پایی کە یەکێتی نیشتیمانی مندانێ بە ئەندام پەرلەمان نیگارێنیمان هەیە لە هەموو حیزبەکان تەنانەت حیزبێک کە لە ئێمە پرسی بێتەوە
پارتی دیموکراتی کوردستان بۆ هەرچەند کە لەگەڵیان نەبوو بین بۆ نمونە لە یەکەم پەرلەمانی کوردستانە لە ساڵی 92 لقی 11 ڕانەیە کە کاک دەریۆشاغا سەرپەرشتی لقی ڕانەیە کرد لەگەڵ منا گفتوگۆی کردو و کە ئەندام پەرلەماندانێن بۆ خانەقای کەڵکەسماق و مامەڕزایەکان بەڵام ئێمە لەبەر ئەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بووین نەمانتوانیوە لە لیستی پارتی ئەندام پەرلەمان وەرگین لە جارێکی تریشە پارتی دیموکراتی کوردستان شخصی کاک مەسعود بارزانی دوو ئەندام پەرلەمانی بۆ ئێمەدانا بەڵام ئێمە هەر بەشداریمان نەکرد لە ئەندام پەرلەمانیەکەی پارتی لەبەر ئێمە وەکو پێشمەرگە و هێز لەگەڵ یەکێتی نیشتیمانیە بووین بەڵام یەکێتی نیشتیمانی ئەندام پەرلەمانێک وەزیرێک لێپرسینەوەیەک تەنیا جێدەستمان دیار بووە لە یەکێتی نیشتیمانی لە ئاوادانکردنەوەی وڵاتەکەمان لە حکوومەتی هەرێم بەڕاستی ئێستاش یەکێتی نیشتیمانی کەم تەرخەمە بەرامبەر بە خانەقای کەڵکەسماق و شەدەڵە کە دوو سنتەری بزوتنەوەی حەقەن بەگشتی نەک هەر بڵێن بە تایبەتی خانەقای کەڵکەسماق شەدەڵە و کەڵکەسماق دوو سنتەر و مەڵبەندی حەقەکانن. زۆر باشە من بە خێرایی پرسیارەکەم لەبەر کەمی ماوە ئەمەوێ بینە سەر تەوەریەکی تازە لەسەر گفتوگۆکەمان کە ئەویش بەراورد بەو مێژوە دوور درێژەی کە باسمان کرد دەپرسم بارودۆخی ئێستای بزوتنەوەی حەقە لە چیدایە و ئایندەی ئەم بزوتنەوە ڕێبازە بەرەو کوێیەکی بارودۆخی ئێستای حەقە وەک چەقباست وایە خاڵێکیان ئەوەیە کە لایەنە سیاسیەکان هاوکاری نین ئەویش وەکو حیزبێک یا وەکو شتێک خۆی ڕانەگەیاندە وەکو گروپێک خۆی ڕاگەێنێ و ئیمکانێتێک یا بودجێک لە حکوومەتی هەرێم وەرگێ حکوومەتی هەرێمش تا ئێستا لی نەپرسیوەتەوە بۆ نمونە خانەقای شەدەڵ و کەڵکەسماق تا ئێستا لە ئەوقاف کەسیان بۆ تاعین نەکراوە تا ئێستا بودجەیەکیان نییە لەسەر ئەوقاف هەبێت یعنی ئەمە تەسیرە کاتە سەر ئەو بزوتنەوەیە یا سەر ئەو کۆمەڵە یا سەر ئەو خانەقایە هەر خۆمانەژێن و خۆمان خانەقاکان بەڕێوە ئەبین و سۆفی مریدەکان هاوکاری خانەقاکانەکەن بۆ بەڕێوە بردن کەواتە ئەوەی مامۆستا هاوڕێ مەحموود لە کتێبەکەیە ئاماژەی پێکردووە کە ئەڵێ پێچێت فاکتەری سیاسی ڕێگربێ لە بەردەم گەشەکردنی بزوتنەوەی حەقا ڕاستە بەشێکی فاکتەری سیاسیە بەشێکی تری خۆمانی یەک نەبوونی خانەقای شەدەڵ و یەک نەبوونی نەک خانەقای شەدەڵ و کەڵکەسماق یەک نەبوونی شێخان بەگشتی بەگشتی بەڵام خۆ هەموو شێخێک حەقە نییە نەخێر هەموو شێخەکەن شێخشمو حەقەش نیم شێخانی حەقا با بڵێن شێخانی حەقە ڕێبازەکەی ئێمە چۆن کۆمەڵە پێم بۆتە 5 کۆمەڵەوە ئێستاش ئەوەی پێوە دیارە تەنانەت خانەقای شەدەڵ و کەڵکەسماق وەکو پێویستنی لەگەڵ یەکە ئەمە ئەبێ بۆ مێژوو بوترێت ئەبێ بۆ مێژوو بوترێت باشە بۆ نمونە ئێستا چەند کەسێک ئەیانەوێ سنتەر بکەنەوە وتە بای سنتەرەکەکەین کێشەی ئەگەر پێم بڵێ ڕاشکاوانە وەڵامە بیتەوە کێشەی نێوان خانەقای شەدەڵە و خانەقای کەڵکەسماق چییە لە ئێستاە لە ئێستاە هەر کێشە کۆنەکە ئێماوەتەوە کێشە کۆنەکە چییە یعنی کێشەی کە چۆن مامەڕزا لەوێ ڕۆیشتووە و ئەوەیە و تەنانەت ئێستا بیری لەوە کرێتەوە ئەگەر ئاوا بڕات بیر لەوە کراوەتەوە چەند جار گۆڕی مامەڕزا لە شەدڵەوە بگوازێتەوە کەڵکەسماق یعنی کە بگاتە ئاستێک ئەوەی کە بیر لەوە بکرێتەوە چۆن تەبایی تیابینی هیچ هەوڵێک نییە لە ئارەیە بۆ ئەوەی کە وەک ڕێبازێکی ئاینی وەک تەرخێتێکی ئاینی و کۆمەڵایەتی و سیاسی چیدی ئەوە ئیتر ئەو لەمپەر و ئاستەنگانە بشکێن و وەکو ئەو تەبای و هاوبەشەی جاران لە ناوبستنەوەی حەقا بۆ دروستیکەنەوە تا ئێستا نەتوانراوە ئەوە بکات تۆ چه هەوڵێک لەو لایەنەوەیەوە من زۆر هەوڵم داوە بەڵام بەهۆی ئەوەی پارچە پارچەیەکە و گوێنەگرتنەکە بۆ یەکتری ئەوە دەستی سیاسیشی تێکەوتووە حیزبایەتی تێکەوتووە بۆ نمونە خەڵکمانەیە لە کوڕەشەکان خۆی بە حەقا زانێ خۆی بە حەقا زانێ هەتا منسەبی دەستەکەوێ حەقەیە بەڵام کە منسەبی دەستکەوت تەنانەت کوڕە حەقەیەک تاعین ناکات لە شوێنێکە کە بە شەهادەی خۆیەوە باش ئەو لاوازبوونی ئێستا ڕێککەوتە حەقا پەیوەندی بە چیەوە هەیە مامۆستا هاوڕێ لە کتێبەکەی ئاماژەی بەوە کردووە کە لەسەر زاری مستەفا عەسکەری ئەڵێ لە ڕێپەوانەکەی یاروەلیە ژمارەی لایەنگرانی حەقا 10 تا 12,000 کەس بوو بەڵام لە ئێستاە ژمارەیان ئەڕات بۆ 30 تا 40,000 کەس
ئەم ژمارە زۆرەڵێ ئەگەر بەو عقیدە و قەنەعەتی جارانەوە یەک بگرنەوە ئەتوانن زۆر زۆر معادلەی سیاسی بگۆڕن بە تایبەتی ئەتوانن سەنگی مەحەشیان هەبێت لە دەنگی یەکلاکەرەوە بن لە هەڵبژاردنون لە دەنگدانەکان لەکایە سیاسیەکان سیاسیەکانە بۆچی لە ئاوا بارودۆخەکە ئێوە ئەو لاوازی و پەردەوازی و کزی و چەقبەستی و ڕێکردۆتە بزنەوەی حەقە چه هەوڵێک هەیە بۆ زیندوکردنەوەی هەوڵ زۆرە درێ بەڵام بەداخەوە هەوڵەکان سەریان نەگرتووە چکە کەس ئەتراف بە کەس ناکە با بڵێن شێخێک بۆ شێخێکی تر زۆر لە شێخانە ئێستا ئەمەی کە من ئەیکەم بەکارێکی خراپ ێزانێ هەندێکیان ئەیانەوێ خانەقاوتەچیەکانیش نەبێنن هەر لە سەرتاوە وەکو باسمان کرد کە ئەڵێن تۆ بەو تەریقەت نەماوە لەو کاتەوە ئەیانەوێ ئەم ڕێبازە نەمێنێ ئێستا هەمان بەرنامە هەیە کە ئەیانەوێ کەڵکەسماقیش وەک پێویست نەبێنێ شەدەڵەش وەک پێویست نەبێنێ بن کاتم زۆر کەماوە ئەمەوێ دوا پرسیار بکەم ئێوە بڕیار بوو لە ماوە سنتەرێک بکەنەوە ئەم سنتەرە بە جۆرە جۆرەکان بزوتنەوەکە زیینە بکاتەوە هۆکاری دروست نەبوونی سنتەرەکە بەچی گەیشت ئاکامی سنتەرەکە چی لێت ئایا ئەم سنتەرە دروست ئەکرێت لە ڕاستیە ئێوە خۆتان ڕێگرنیا خەڵکیتر نایڵێ و سنتەرە دروست بێ لە ڕاستیا ئەم سنتەرە کەسێ مەمانان ئاگامان لی نییە و ئەوەی حەقەی ڕاستەقینەش و سۆفی مریدە و مامە ڕزایی ڕاستەقینەیە ئاگای لێ نییە لە هەمووی چەند کەسێکە بن هەندێکیان علاقیان هەر بە حەقەوە نییە پێویست ناکەم من لێرە ناویان بێنم بەڵام بەداخەوە هەندێک لە شێخەکان کە یەک دوو کەسێکن پژگیریانەکەن هەندێکیان لەبەر مەنسەب هەندێکیان لەبەر پلەپایی خۆیان بۆ ناو حیزبەکان ئەیانەوێت سنتەرێ بکەنەوە بەڵام ئەو سنتەرە کەسی حەقە پێی رازی نییە بۆ نمونەیەک لە سەرکردایەتی یەکێتی تێدایە خالیشوانی ئەو کەسایەتیە نییە بتوانێت سنتەری حەقە بکاتەوە زۆر سپاس زۆر بەڕێز کە شێخاوڕێ کاک حەمەی مامەڕەزا ڕابەری بزوتنەوەی حەقە و سەرپەرشتیاری خانەقای کەسماق خۆشحاڵ بووین بە ئەمەدەبوون و بە بەشداری و بە وەڵامدانەوەی پرسیارەکان لە بەرنامەی ڕۆداوە مێژوو زۆر بەخێر زۆر سوپاسدانەکەم و سوپاسی هەموو برادران و ستافی تەلەڤیزۆنەکەم و سوپاسی جەنابی شتەکەم و هیوادارم هەرکەم و کوڕێک هەبوو بێ داوای لەبوورنەکەم بینانی ئازیز ئەڵلقەی ئەمجاری ڕوودا و مێژوو کۆتایی هات تا ئەڵلقەیەکی تر و تەورێکی تر و میوانێکی تر بە خۆتان نسبینی خواتان لەگەڵ زۆر سپاس کاک شەریف.